لە نێو ستۆدیۆ بە سوپاسەوە میوانێکم لەگەڵدایە کە شارەزای بوارەکەی ئەویش بەڕێز دانیێڵ عەبدوڕەحمان شارەزای بازاڕی کریپتۆکەرەنسی. خۆشحاڵم دووبارە لێرەی کە گفتوگویەک لەسەر کریپتۆکەرەنسی بکەین. ئەو نرخانەی خستمە ڕوو ئەمڕۆ و دوێنێش تەماشام کرد ڕوو لە دابەزینەوە هێماکی سوور هەڵگەڕاوە. ئەم دابەزینە لەم کاتەیە بۆ چییە؟ پێشەکەی سڵاو لەوێ کاک پشتیوان سڵاو لە بینەرە عزیزەکانی کورسات. سەبارەت بە بازاری کریپتۆ جیاواز لە بازارەکانی تر، جیاواز لە زێر، جیاواز لە زیو، جیاواز لە میتاڵەکان، بازاری کریپتۆ لە دابەزینە و سوورە. کۆمەڵی هۆکار هەیە، یەکێ لە هۆکارانەی کە وای کردووە بازاری کریپتۆ ئەدای باش نەبێ بەراورد بە زێر، بە سلڤەر، بە بازاری پشکەکانی ئەمریکا. یەکێ لە هۆکارانە ئەوەیە کە بازاری کریپتۆ بەهۆی ئەم شەڕ و نادڵنیایی و گرژانەی کە ڕووی داوە بازارێکی تازە هێشتاکە نەبووتە جێی متمانەی وەبەرهێنەرەکان بە تەواوەتی کە لە هەموو حاڵەتەکانە لە کاتی هەڵاوسانە، لە کاتی شەڕە، لە کاتی نادڵنیاییە پارەکانیان بگۆڕن بە کریپتۆ وەکو کریپتۆ وەبەرهێنانی تیا بکەن. بۆیە ئەبینین ئەو پارەی کە لە ڕابردووە پێشبینیەکرا بۆ بازاری کریپتۆ بچێ ڕۆتەیتی کردووە، ڕۆشتۆ بۆ گۆڵد، ڕۆشتۆ بۆ سلڤەر و ڕۆشتۆ بۆ ئینتەرناشناڵ ستۆکەکان. واتە ئەو پارەی کە وەبەرهێنانی پێوە کرێت ڕەنگە ئێستا متمانەیەک زیاتر بە زێر و زیو هەبێت بەردەوام بەرزە بێتەوە. ئەگەر داخی بۆ بخۆی لە ساڵی 2023 کە 16 دلار بینێ لە وەختەیە بیکڕی ئێستا بە تایبەت زیوەڵێم ئێستا لە قازانجی گەورەیە و ڕەنگە ئەو چانسی کە بۆ بیتکۆین هەبوو کە کاتی خۆی بە چەند سنتێک بوو بێ ئێستا بەرز بوو بێتەوە ئەمە جارێکی تر بە ئاسانی دروست نەبێتەوە. بۆیە ڕەنگە ئەوەی کە تۆمە بەستە بوو ئەم پارەی وەبەرهێنانی پێوەکری هاتۆتە ناو شوێنی ترەوە نەک کریپتۆکەرەنسی. چاوەڕێ بکەین بەرز بێتەوە زیاتر یان جارێ بەم سیستیامێنێ؟ من پێشبینیەکەم بازاری کریپتۆ بەم سیستیە بمێنێتەوە تاکوکەی بازاری کریپتۆ لێک حاڵەتا بەرزە بێتەوە کە سیولە بێتە بازارەکەەوە پارە بێتە بازارەکە لە ئێستاە ئەوەی کە بە درێژای ماوەی ڕابردووەمە تەماشاکەین هیچ پارێکی زیادە داخلی بازارەکە نابێ ئەرە و پارەیە کە لە ناو خۆیەتی لە دراوێکەوەچێ بۆ دراوێکی تر. بۆیە من پێم وان نییە لە فترەی داهاتووە بەم ئاسانیە کۆمەڵە هۆکار و ناڕوونی هەیە یەکێ لەوانە بابەتی تێپەڕاندنی یاسای کریپتۆکەرەنسی لە ئەمریکا کە پێوترێت کلاریتی ئاکت ئەمە نادڵنیایەکی لای وەبەرهێنەرەکان دروست کردووە کە نازان ئایا ئەنجامی ئەم یاسایە کە بۆ ڕێخستنەوەی بازاری کریپتۆکەرەنسیە نەتیجەکەی چۆنە بێ ئەگا بەکوێ ئایا تێ ئەپەڕێ قبوڵەکرێ یا خودنا. بۆیە من پێم وان نییە پێم وایە نرخ زیاتریش دابۆزە. زۆر باشە. سەبارەت بە دابەزاننی ئەو نرخە ئەبینین بە تایبەت لە کیشۆری ئەمریکا گرفتەیە بەشێک لە وڵاتانەی کە بە جۆرە لە جۆرەکان پێشوازیان لە کریپتۆکەرەنسی کردووە کیوبا، ڤەنزوێلا بەشێک لە دیکە لە وڵاتانە گرفتیان لەگەڵ ئەمریکایە هەیە گرفتی ئابووریان هەیە ئەمانە هیچ کاریگەریان هەبوو لەسەری خۆی ئەمریکا زۆر هەموو پێم وایە هەموو وڵاتەکان چاو لە ئەمریکاکەن لە کۆتاییە ئایا ڕگولێشنەکانی چوارچەوە یاسایەکەی کە ئەیکاتە بەری کریپتۆیە چۆنە بێ. بەڵام ئەو وڵاتانی کە لە ڕووی سیستەمی بانکیەوە لاوازن کە تا ڕادەیە دانیشتوانی زۆرە و ئاستی دارایی خەڵک باش نییە سەرکی کریپتۆی زیاترتیا باوە و سیستەمی بانکی تیا لاوازە. بۆیە پێم وانێ لەم کاتەیە کاریگەری هەبێ بەڵام لە کۆتایە کاریگەریە بێ ئەگەر با بڵین ئەم یاسایی کە یاسایەکەیە کە پێوترێت کلاریتی ئاکت ئەم یاسایە ئەم ساڵ قەرارە قبول بکرێ. ئێستا ئەم یاسایە چۆتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەوان دەنگیان لەسەر داوە ماوەتەوە بچێتە ئەنجومەنی پیران. ئەنجومەنی پیرانیش سی هەڵبژاردنیە یانەوە تا دەستکاریەکە ناوەڕۆکەکەی بەدڵ نییە و دەستکاریەکە یانەوە تا قبولەکە یانەوە تا دوایەخە. بۆیە لە ئێستا هەموو چاوەکان لەسەرەوەن ئەگەری پەسەندکردنی ئەو یاسایە چی لێدێ؟ لێرەش دوو سینناریۆمانەیە لاگەری پەسەندکردە. لاگەری پەسەندکردە ئێمە دینسە ناوەڕۆکەکەکەین ئایا بزانین شتەکان چۆنە. لە ئێستاە شەڕێکی میدیایی گەورە هەیە لە نێوان ئەکسچێنجەکانی کریپتۆ لە نێوان بانکەکانە لەوەی کە ئایا دەقی ناوڕۆکی یاساکان چۆن بێ بەتایبەتی لەسەر قازانجی سەر ستیبل کۆینەکان لەسەر بابەتی دیفاایەکان دراوە نامەرکەزیەکان پلتفۆرمە نامەرکەزیەکان ئەمە زۆر گرنگە بزانین ئایا ئەمە ئایا
ڕێگە بە کریپتۆدا وەکو خۆی بمێنێتەوە وەکو خۆی نامەرکزیت بێ ڕێگە بەوادا کۆمپانیەکانی پشت ستێبلکۆینەکە تاگەرە و یاسایە لە قاڵبی بدا یاساکە لە زۆر لە بەرژەوەندی ئەم بازرگانی ئێستای کریپتویانە بێ ڕەنگە زۆر بەرزی نەکات بەڵێ زۆر بەرزی نکاتەوە چەنە زۆرێک پێیان وایڵن لە حاڵەتێک ئاگەر بەدڵی ئێمەش نەبێ بوونی یاسایەکی خراپ باشترە لە نەبوونی یاسا لە ئێستا چکم پێشببینیەکرێت دوای ئەوەی دوای پەسەندکردنی یاساکە خەڵک بەچای ڕوون بێ ئایا حکومە چی لە تۆ جاری پێشوو کە گفتوگۆمان لەسەر کریپتۆکرد زۆر گەشتبینتر دیاروی لەبارەی کریپتۆ ئێستا هەستەکەم جۆرێک لە نادڵنیایی و جۆرێک لە ڕەشببینیت بۆ کریپتۆ هەیە ئەمە بۆ چیەگەڕێنیت جاری ڕابردوو من هەر بوڵش نەبووم گەشتبی نەبووم لەسەر خودی بیتکۆین پێم وا بۆ کاتە لاستەکانی 116,000 ناوانە بوو گونجاو نییە بۆ بەرهێنانی درێژخایەن زیاتر دابازێت چکم بیتکۆین بەرزبوونەوەی خۆی تۆمار کرد لە 15,000 تا 126,000 قازانجێکی زۆرە نزیکەی هەوهەشت دەبڵەکە دروست بۆیە بەڵام من کەمتر گەشتبینم بۆ ئەڵتکۆینەکان و دراوانەی کە لە دوای بیتکۆینەوە دروست بوونە لەبەڵ کۆمەڵە هۆکار هەیە یەکێ لەوانە ئەم دراوانە هێشتاکە جێی متمانەی و بەرهێنەرەکان نین لە یەک حاڵەتە ئەم ئەڵتانە بەرزەبنەوە کاتێک کە پارەیەکی زۆر لە بازارە هەبێ ئێمە بەگشتی بازار دابەشە بێتە سەر دوو بەش ریسک ئۆن و ریسک ئۆف ئەو ئەسێتانەی کە ریسکیان نییە لە ئێستا بۆی ئەم ناجێگیری و ناسەقامگیری و نادڵنیایی کە لە بازارە هەیە و بەرهێنەر هەمووی پارەکانێک ئاکاتە شتێک کە هەست بە دڵنیایی بکە هەست بۆ بکە کە لەم بە بارودۆخ و نادڵنیایی پارێزێ بۆیە لە ئێستا دۆخەکە ڕێگە بۆ ناداوە بەرهێنەر هەستی دڵنیایی لا دروست بێ پارەکانی بکاتە شوێنێکەوە کە ریسکی بەرزە ریسکۆنە بۆیە هەتاکو پارە نایەتە بازارەوە ئەم گرژ و ئاڵۆزیە بەردەوام بێ من پێم وانە بازاری کریپتۆ بە تایبەت ئەڵتەکان بەرزبوون بکەن باشە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەو گەرم و گوڕی پێشتر هەبوو بۆ کریپتۆکەرەنسی ئێستا ماوە یان جۆرێک پاشگەز بوونەوە هەیە خۆی بازاڕدارەکان بە جۆرە دیزاین کراوە هەر کاتێک کە بازار بەرزە بێتەوە خەڵک گەرم و گوڕە بێن خەڵک پەلامارە دەن خەڵک کڕینوە بەرهێنانی تیاکەن وەکو هاوشەوی ئێستەی زی و زێر بەراورد بە ساڵە پێش ئێستا کەس باسی زەڕوزیوی ناکرد ئێستا سەرەکی بۆ بە ئینڤستینگ کراود یعنی کراود ئینڤستینگ خەڵکێکی زۆر باسیەکە ئەیتوێت لەم سەرانەیە بیکرا کە من پێم وایە ئەم سەرانە گونجاو نییە بۆ کڕین و هۆڵکردنی درێژخایەن بۆیە لە ئێستاە بینین جموجۆڵەکان کەمترە خەڵک کەمتر گەرم و گورترە کەمتر احتیمام بە مەجالەکەدا بەڵام ئەمە شتێکی یاسایە نەک تەنها لە کوردستان لە هەموو گیانەوەی لەگە بەرزبوونەوەی نرخە خەڵک ئەگەڕێتەوە و بەرهێنان لە بازاڕەکەیەکە دایمە کە بیر لە کریپتۆکەرەنسیەکەمەوە یەک بابەتی بە بەڵقبوون بەبڵ دێتە بەرچاو ئایا چاڕێ بکەین ڕۆژێک هەموو شتێک لە کریپتۆیە کۆتایی پێبێ پرسیارێکی زۆر جوانە زۆر کەسێ ئەڵێن ئەم بازارە بەبوڵە مەسەلەن وارن بافێت پیتەر شیف زۆرێکی تر بەڵام من پێم وانە ئەم بازارە بەبوڵ بێم بازارە تازەیە نوێیە تەمەنی هەمووی 15 ساڵە بازارێک ئاتووە بمێنێتەوە ئاتووە گەورە بێتەوە لە ئێستا مارکت کاپی هەموو ئەم بازارە 3 تقریبان 3 تریلیۆن دۆلارە مارکت کاپێکی زۆر بچووکە ئەمە سەرەتایەتی شتی زۆری لە پێشە نەخێر بەبڵ نییە ئێمە ئەبێ و پرسیارە بکەین لە خۆمان بەتابەتی بیتکۆین بۆچی لە چەند سنتێکەوە چۆتە 126,000 بۆچی بەردەوام 4 ساڵ جارێ ئەم بازارە بەهێزترێ بێ ینی پێشتر تەنها ترێدەری ئاسایی مامەڵی لێ کرد دواتر کۆمپانیەکان هاتنە ناوەوە دواتر حکوومەتەکان هاتنە ناوەوە ئەمریکا سلڤادۆر و زۆر وڵاتی تر ئێستا ئیتیەفەکان کۆمپانیەکانی ئینستیتوەکان هاتوونەتە ناوە بووە نەخێر ئەمە سەرەتایە بەبڵ نییە و ئەو دراوانەی کە بەهێزن کە خزمەتەکەن بیتکۆینە ئیستریۆمە کۆمەڵە دراویترە ئەمانە ئەمێنەوە ڕۆژ بە ڕۆژ مارکەتە کاپیان گەورەترە بێتەوە زۆر باشە سەبارەت بە ماینینی بیتکۆین و دراوەکانی دیکەی کە پێویستی بە هەندێک پرۆسە و ماینین هەیە لە ڕابردووە بە تایبەت لە 1-2 ساڵی ڕابردووە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک گروپە بوون لە سوۆسیال میدیا ئەو ئامێرانەیان ئەکڕی و ئەفرۆشی کە ماینینەکە ئایا ئێستا ئەو ئامێرانە هەن و پرۆسەی ماینین لە هەرێمی کوردستانە هەیە؟ بەڵێ یەکێک لە جوانەکانی بازاری کریپتۆ ئەوەیە ئێمە دوو جۆری ماینینگکردنمانەیە پرۆف ئۆف ستێک و پرۆف ئۆف وەرکمانەیە
جۆرێکیان پێویستی بە جیازە بۆ دروستکردنی ئەم دراوەک و بیتکۆین دروست ئەمە پێویستە تۆ جیازی تایبەتە بێ کارەبایی بەردەوامتە بێ بۆی بتوانانی ئەم دراوە دروستکەی بە شێوازێکی ئەلگۆریزم و بیرکاریانە ئەمە هەیە کۆمەڵە کۆمپانیای گەورە هەن ئیشان دروستکردنی ئەم جیازانەیەکی لەوانە کۆمپانیای بیتمینە کە یەک گەورەترین کۆمپانیای ماینینگە لە ئێستاە ئیداری ئەو کۆمپانیایە بۆ بەرهێنانێکی چڕ لە خودی ئیسریۆماکەن کە دوم گەورەترین دراوە لە دوای ئیسریۆم لە دوای بیتکۆین و بۆیە بەڵێ ماینینگ بە شازێکی بەردەوام مەکرێ بەڵام هەر کاتێکە بازارەکە دابەزێ و قازانجی ماینینگکردن کەمە بێتەوە خواست لەسەری کەمە بێتەوە هەر کاتێک کە سەر بەرزە بێت و خواستەکە زیادەکە قازانجی سەر ماینینگکردن زیادەکە خەڵکێکی زیاتر جیازەکان نەکڕن و ماینینی بیتکۆینەکەن سەبارەت بە کوردستان ڕاستی من ئاگادار نیم تا چەند خەڵک ماینینەکە یاخودنا بەڵام ڕێژەکە زۆر کەمە ئەگەر هەش بێت سەبارەت بە پای بەڵێ خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان سەریان تێکرد بووە بەشێکیان لە کاتێکا قازانجیانە کرد پارەی باشی بۆوەکردن نیان فرۆشت ئێستا جۆرێک لە بێئومێد بوونە چاوەڕێ بکەن یا چی بکەن لە پایان بەڵێ کۆتا جاکە من لێرە بوومە پرسیاریان لێم کرد پای بە حکمەوەی کە دراوێ بوو تۆ بە خۆڕایم دراوە دووەرەگرت تەنها پێویست و چەند کلیکێک لەسەر مۆبایلەکەت بکەی ڕۆژانە بۆیە عادەتەن کە خەڵک دراوێکی بە بەلاش دەسەکەوێ بۆ بڕێکی زۆری ئەو دراوە لای خەڵکە کە لیستەکری ئەخرێتە ئەکسچێنجەکانەوە زەخت و پەستانێکی فرۆشتنی زۆر لەسەر ئەو دراوە دروستە بێ بینیمان ئەم زەخت و وینێش تاکە بەردەوامە هەرچەندە وەزی بازاری کرد بە خۆی لە داوازینە بێ لە وەزی ئەوەی کە پای وەزئی چۆنە بەڵام وەزئی ناوەکی خودی پاییش ئەوەیە هێشتاکە زەختێکی فرۆشتنی زۆر ماوە خەڵکێکی زۆر دراوەکانی ئەنڵەکە بێ و ئەی کاتە ئەکسچێنجەکان و ئەیفرۆشە بۆ من پێم وایە جارێ چاوەڕێی بەرزبوونەوەی سەری پای نەکەین سوپاس دانیال عەبدوڕەحمان شارەزای بازاری کریپتۆکەرەنسی زۆر سوپاس بۆ ئێوە